بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أما دبواني بريس إيمان داراني خوشويست بابتي أم شومان أم القيمان لزنجير باسي جوان تردا بناو نشاني جوان ترين بخشين وبخشندي وشي بخشندي هر إنسان لقل بيستني دا حەز بە بیستنی دەکا، گوێیەکانی ئاسوودە دەبێ، دڵی ئارام دەبێ. هەروەکو بە بیستنی وشەی سوالکردن و وەرگرتن و پاڕانەوە و داواکردن ئینسان هەز بە ناڕەحەتی و شەرمەزاری و قەلەقێکی دڵ و دەروون دەکا. بە پێچەوانەشەوە بەخشین ئینسان ئاسوودە دەکا. بۆیە خۆی پەروەردگاری ئێمە یەکێک لە ناوە پیرۆزەکانی ناوی ئەلکەریمە، واتە خوای بەخشندە. قورآن پیرۆزەکەشی ناوی ئەلکەریمە، ئینەه لەقورئان کەریم، قورئانێکی پڕ بەخششە. هەر کەسێ بیکاتەوە لەم سفرەی قورئانە بەشی خۆی وەردەگرێت، بەخششێکی پێ بۆ هەموو مرۆڤایەتی، تەنانەت بەوانەی کە بڕواشیان بەخوانێ بچنە خزمەت ئەو قورئانە لەسەر ئەو سفرەی ڕەحمەتە، ئیلا بەشی خۆیان هەڵدەگرن و قورئان بەشی هەمووان دەدا. بۆیە دەبێت ئینسانی مسڵمانیش کەریم و عەبدولکەریم بێ و ئینسانێکی بەخشندە بێ بە پێی توانە. بەڵام ئایا ئێمە بەرنامەی جوانترمان لەسەر ئەوەیە ئەو مستەلەحانەی کە لە کۆمەڵگادا هەن، ئەو زاراوانەی کە بەکاردێ هەموو دەڵێن بەخشندەی زۆر چاکە، بەڵام جوانترینەکەی کە لە قورئان و فەرموودەدا هەیە ئەوەیان هەڵبژێرین. یەکەم شت ئەبێ ئینسان کاتێ خێر بکا و بەخشندە بێ کە لەسەر تێری بێ. من جار هەبوو خۆم مەلا بووم، ئێستا بیری لێ دەکەم و ئەوە ناڕاست بووە. لە کتێبی حیکایەتی و ئەوانەدا دەڵێ کابرا یەک دەتە کولێرەی هەبوو بۆ خۆی زۆری برسی بوو، چوو کردی بە دوو کەرتەوە لە تێکیانی کرد بەخێر. ئەگە ئەمە لە تەرازوی قورئان و حەدیسی بدەی سەیرەکەی ڕاز نییە. بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمە دەفەرمێ خەیر الصەدەقەة ما کان علی ظەهر غینا، باشترین سەدەقە و بەخشندەی یەک ئەوەیە لەسەر تێر و تەسەلی بیکەی، یعنی لەسەر دەوڵەمەندی بیکەی، لەسەر بێئیحتیاجی بیکەی، خۆت تەواو تێر بووبی ئەمجا ببەخشی. واليد العليا خير من اليد السفلى، دەستی بەخشندە و بەرز بەڕێزتر و باشترە لەو دەستەی کە وەردەگرێ و نزمە. وابدأ بمن تعول، دەست پێ بکە لە ماڵ و منداڵەکەی خۆتەوە، لە خۆتەوە بەخێرکردن. ئەم فەرموودەیە پێمان دەڵێ ئینسان ئەگە خۆی محتاج بوو تۆ 10,000 شک دەبەی، بڵێ وەڵای حەز دەکەم لە ڕیزی بەخشندە بم، حاتەمی تێی بم، ڕێک بچی 5,000 بکەی بەخێر. سەیدەکەی ئەمجا ئێوارە پەشیمانی کوڕەچم بەخۆم کرد. من چەندین جار خەڵک هەبوو پرسیاریەوەی کردووە، وەڵای مامۆستا ئەوەندەم فەقیر بینیوە شتێ پارەم هەبوو دام نابوو بۆ تەعمیری خانووەکەم، یان خانووەکەم دار بۆ بیکەم بە مسەلەح، وەڵای هەمووم کردو بەخێر. ئێستا نازانم ئەبێ کەسێک نەبێ یارمەتیم بدا، ئەمجا هەز دەکەی لە خێرەکەی پەشیمانە. وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی با خۆت بێ ئیحتیاج بی، باشترین خێر ئەوەیە لەسەر تێری بکرێ، و پاشترین خێر ئەوەیە لە خۆتەوە دەست پێ بکەی، لە منداڵەکانی خۆتەوە دەست پێ بکەی. تۆ منداڵەکەی خۆت جووتێ پێڵاوی باشی لێ پێدانێ، وەڵای ئەو منداڵی یەتیم و هەتیوەم بینی و حەز دەکەم جارێ لە پێی منداڵی خۆم دانەوێ بیکەمە پێی ئەوەوە، ئەوە ئیسلام وان ناڵێ. ئای مەڵێن جوانتر لە دینی خوا حاڵی ببین، وڵێ وەڵڵا جلەکەی مناڵی خۆم حەز دەکەم شڕ بێ، بەڵام جلی فڵان کەس منداڵە هەژارەکان و بێباوکەکانی پۆشتە بێ. ئیسلام ئەو تەکلیفەی لە تۆ نەکردو، چونکە وەختی ئەزانی پەشیمان دەبێەوە. مامۆستا هەژاری مکریانی بە ڕەحمەت بێ دەڵێ باوکم هەموو جار دەیگوت دەوڵەمەندی ڕەزیل و فەقیری سەخی ئەگە پیاوی ڕاست هەبێ و دادوەربێ هەبێ دەبێت بۆ بابیان تەنبێیان کە، هەردووکیان تەنبێ بکرێن. حەیفە دەوڵەمەند بی و ڕەزیل بی، حیفە فەقیر و سەخیش بی، ئەو دوانە هەردووکیان پیسن وەکو یەک. ئێمە لە کوردەواریە هەر دەڵێن دەوڵەمەندی ڕەزیل خراپە، بەڵام لەگەڵیشیە فەقیری سەخیش خراپە، چونکە وەختی ئەزانە ڕۆژە سەخی تەبیعەتە دەڕۆژ پەشیمانە. ژیان وا لێ دەکات، ناچاریەکانی ژیان لەسەر عاتیفە ناچن بەڕێوە، لەسەر عەقڵ دەچن بەڕێوە. دووەم ڕیزبەندی لەو کەسانەی کە پێیان دەبەخشی. يسألونك ماذا ينفقون، قرآن دەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 215 ئەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم سەحابەی پەروەردەکراوی دەستی ئەو حەزرەتە وا فێرکرابوون بۆ هەموو شتێک دەگەڕانەوە خزمەت پێغەمبەری سەروەر صلی الله عليه وسلم. پرسیاریان دەکرد. ئینسان ئەگە پرسیاری کرد
سەرکەوتوو دەبێت. جا ئێمە دوو جۆر پرسیارمان هەیە، قورئانە پڕبەخششەکەی ئێمە بیکەوە وەڵامی هەموو پرسیارەکانی تێدایە. ئەفەرمێ ئەگە بۆ کاروبارێکی دنیایی ئیشت هەبوو، ئیشێکی بازرگانیت هەبوو، ئیشێکی دکتۆرت هەبوو، ئیشێکی بینا دروستکردنت هەبوو، ئیشێکی سیارەکڕینت هەبوو، ئیشێکی خوێندنت هەبوو، فەسئەل بیهی فەسئەلوا ئەهلە چی؟ ئەهلە الذیکری، بڕۆ بۆ لای پسپۆڕی ئەو بوارە. نابێت کابرا عملیاتێکی هەبێ بچێت لە شێخێک بپرسێرە جەنابی شێخ جەنابی مامۆستای مزگەوت بچم ئەو عملیاتە بکەم، ئەوە ئیشی ئەو نییە، ئەوە ئیشی ئەو نییە، ئەوە دەبێت لە پسپۆڕێکی بواری نەشتەرگەری ئیخسایی ئەو نەخۆشیە بپرسی بزانی عملیاتی بکەی یان نەیکەی باشترە. قورئان دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الشەرعینە ئەهلە الذیکری، پسپۆڕ. بەڵام لە بواری شەرعەکەدا دەفەرمێ فەسئەل بیهی خەبیرا، ئەها چاوەڵی قورئان هەردووکیانی دیاری کردووە. بۆ بواری شەرع و ئەحکامە شەرعیەکان بگەڕێەوە لای پسپۆڕانی خەبیری شەرع، واتەویش هەموو مەلایەک نا. ئێستا من وتاربێژم، ئەندامی دیژنەی فتوانیم، زۆربەی پرسیارم لێ دەکەم نازانم، بگەڕێەوە لای ئەوانەی خەبیرن لە فیقهی ئیسلامی و پسپۆڕی بواری پرسیارە شەرعیەکانن، پرسیار لەوام بکە. بۆیە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیان عیب نەبوو پرسیار بکەن، چوونە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم یەسئەلونەکە، خوا دەفەرمێ پرسیارت لێ دەکەن. پرسیار لێ دەکەن لەبارەی چی؟ ببەخشین یان نەبەخشین؟ نەوەڵا قورئان وە نافەرمێ. هەل لە دینی ئێمەدا بەخشندەیی بڕاوەتەوە بۆ موسڵمان. یەسئەلونەکە ماذا ينفقون، چی ببەخشین، چۆن ببەخشین، بە کێی ببەخشین؟ ئەمە پرسیارەکەیانە، نەک ببەخشین باشە یان نەبەخشین، نەک ئەوەی کە چاک بینیان خراپ بینی. ئێمە لە قورئان ئێمەدا شتیوانیە لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا، خوا تاقیتان دەکاتەوە بۆیە نییە بزانێت چێ خراپە و چێ چاکە، بۆیە بۆ ئەوەیە چێت چاکترینە، چێت چاکترینە لە چاکەکاندا. پرسیارت لێ دەکەن چی ببەخشین، بە چی ببەخشین؟ پرسیارەکان جواب بدەوە. قل ئەی پێغەمبەری خۆشەویست، خوا دەفەرمێ ئاوا وەڵامیان بدەوە. قل ما ئەنفەقتم من خەیر، هەر شتێک دەبەخشن بەڵام بە شەرتێک خێر بێ. بەڕێزان دەبێت وریابی من خەیرین، ئەم خێرە نەبێتە شەڕ و یەخەن نەگرێ. جار هەیە کەسێک خێرێک دەکات لەگەڵ ژنەکەیدا لەسەر ئەم خێرە شەڕێک لە ماڵەوە دروست دەبێت، دەگاتە حەدی تەلاقە نابەخۆ. ئەمە خێر نەبوو، ئەبێت دڵنیابی سەرنجامی ئەم خێرە بە خێر دەگەڕێ. قل ما ئەنفەقتم من خەیرین، دڵنیابی بە خێر و چاکە دەگەڕێ کۆتاییەکەی. بیدە بەچێ؟ یەکەم خوا دیاری دەکات فەلیلوالیدەینی، دوای خۆت و ماڵ و منداڵت، دوای خۆت و ماڵ و منداڵت، ئەمجا فەلیلوالیدەین بۆ داک و بابت. زۆر ئافرەت هەیە گلەیی لە مێردەکەی دەکات، دەڵێ وەڵڵی خۆم و خێزان و منداڵ ڕەش و ڕوتین، پارەکەی ڕێک دەکاتە دەستی دایکیەوە. ئەمەش خوا پێی خۆش نییە. ئەمە کابراڵەن بەخوا کوڕێکی ساڵحە چۆن بۆ دایک و باوکی سوتاوە. قورئان دەفەرمێ با لە خۆت و منداڵەکانت زیاد بێ، مادام ماڵت جیایە، مادام شیسە و پارە و قاسە و کاسە جیایە. ئەمجا ئەگە شتی زیادت هەبوو یە پارۆ زیادەکە بخەدەمی کێوە؟ یەکەم کەس دایک و باوکتەوە، لە هەموو کەس پێیان خێرترە. زۆر کەس دەڵێ ئەو خێری بێداک و بابتی بکەی بە خێر ناچێت، کارە واجبی خۆتە. ئەی ئەو چەند ساڵ تۆی بەخێو کردووە؟ ئەها مڵەن جوانتر لە قورئانەکە حاڵی بین. ئەو پارۆنانەی دایک و باوکت دەیخوا بەخوا 100 قاتی ئەو فەقیرەی دەرگای مزگەوت خێریەکە ئەو دەیخوا. ئەوەی بۆ دایک و باوکت کراسێک دەکەی دڵنیابە، نەگوڵی واجبمە و خوا خێرم بۆ نانووسێ. یەکەم خێر بە دایک و باوکت خێرە، یەکەم سەدەقە کە لە هەمووان ئەجری زیاترە، کە لە ماڵ و منداڵی خۆت زیاد بوو، بیخە دەستی دایک و باوکتەوە. ئەو پاداشتە هەر خوا دەزانێت چەندە. والئەقرەبین، لە دایک و بابت زیاد بوو، یان بۆ خۆیان محتاج نەبوون، دایک و باوکی تۆ دەوڵەمەند بوو، خێری تۆی نەدەویست، بیدە خزمە نزیکەکانت، کەسێکت، برایەکت، خوشکێکت، ئامۆزایەکت، ئەو کەسانی کە دەرەجەی یەکەم لێ نزیکن. ئەوان زیاد بوون یان دەوڵەمەند بوون، شکر سەدەقەکەت، زەکاتەکەت، خێرەکەت لەوە زیاتر بوو. وەلیەتاما، دەرەجەی سێم چێمان هەیە بەڕێزان؟ یەتیمەکان، منداڵە بێ باوکەکان، منداڵە بێ دایکەکان. ئێمە هەتی وە دەزانین بەس ئەو کەسەیە کە باوکی نییە، بەڵام بە پێچەوانەوە ئەو منداڵەی دایکیشی نەماوە بێناز بووە، زۆر دەبێت کۆمەلگا ئاگای لێ بێ، دەستی بەخشندەیت بۆی هەبێ بۆ ئەوەی کەوا بێناز نەبێ. ئەمجا لەویش زیاد بوو، پارەکەت، سەدەقەکەت، زەکاتەکەت لە باب و داکن لە خزمەکانت، لە یەتیمەکان زیاد بوو. والمەساکین، ئەو کەسانی شتێکیان هەیە و فریای ژیان ناکەون،
معاشخۆرە کاکە سیارەشیە خانووشیە بەڵام نەخۆشێکی بەسەرا کەوتۆ داماوە پشتی شکاندووە عایلەی نەخۆشە ژنێکە مێردەکەی نەخۆشە کرێت چییە منداڵی دەخوێنێت تەلەبەیەکی جامیعی هەیە بە هەر حاڵ تا دە پەیدا دەکا 15 مەسرەفە فەقیرە قەوتاوە لەو بینەیە ئەمە میسکین دەستی یارمەتیت بۆ ئەو درێژکە وابنی السەبیلی ئەو کەسەی کوڕی ڕێگایە و لێ قەوماوە لە ئیسلامدا نابێت سوڵکەرمان هەبێت نابێت کەرامەتی مرۆڤ بۆ پارە بشکێندرێت کابرایەک لە سلێمانیەوە هاتە شاری هەولێر لەو بازاڕە ئاوا دەستی کرد بە جیفانیا سێری کرد جزدانەکەی لێکەوتووە چی پارەیە دزی بیانە لێی باخەڵیان بڕیوە لێی کەوتۆ هیچی پێ نەماوە لە ماڵی خۆیدا دەوڵەمەندە ئیتر ئەو زمانی شەرع باسی دەکات بۆ منە مۆبایلەکەشی لێکەوتووە ناتوانێت تەلەفۆن بکە یان تەلەفۆن نەبووە بڵێ بە تەکسیەکە پارەم بۆ بنێرن لە شاری خۆیدا لە وڵاتی خۆیدا زۆری هەیە پێویستی بە پارەشە پێویستی بە وتیە لە پێویستی بە نانە پێویستی بە ئاوە نابێت سوال بکە نابێت بڵێ فڵان کەس تخوات لە ڕای خوارە یارمەتیەکم دەبۆ خوای لە ماڵی خۆما زۆرم هەیە ئێستا لێم کەوتووە ئەبێت لە ماڵی زەکاتی موسڵمانان بەشی بدرێ حتا بەس عیزەتەوە دەچێتەوە شارەکەی خۆی دەچێتەوە وڵاتەکەی خۆی بۆ ئەوەی کەرامەتی مرۆڤ نەشکێندرێ ئینسان فێری سوال نەبێ ڕێزی ئینسانی کەسدار نەفەوتێندرێ یان ئەو دەوڵەمەندانەی لێکەوتون نابێت فێری سوال بکرێن یعنی ڕێزێکیان هەیە حرمەتێکیان هەیە کە لێیان قەوما ئەبێت لە ماڵی زەکات ئاگال لێبێ دەستت پیانەوە بێ بیان دەیتێ هەتا خۆیان دەگرنەوە تا دەکەونەوە سەرکار و کەسابەت ئەمجا قورئان دەفەرمێ وما تفعلوا من خير سيدي قورئان چەند وردە بەڕێزان لێرەدا نافەرمێ وما تنفقوا من خير سەیری کە قورئانتان خوێندەوە وشە بە وشە سەیریکەن جاری وایە تۆ لەوانەیە 10 ئایەت بخوێنیەوە هەیە ڕۆژی وایە 5 زوو دەخوێنێ لە هیچی حاڵی نییە بەڵام جاری وایە یەک ئایەت لەسەری دەوەستی چەندین شتی ئیعجازی لێ دەردەکەی خوا نافەرمێ وما تنفقوا من خير وما تفعلوا من خير دوو شتی لێک جیاوازن کاسێ باسی ئەم خێرانە دەکرێت ئێستا یەکێک لە ماڵەوە لەسەر فەیسبووکەکەی هەر لەم ڕاستە پەخشی ڕاستەخۆی مزگەوتی ڕێگای بەهەشدا یەکێک گوێی لێمان دەبێ سێ دەکەی وا کاکە بۆ خۆی محتاجە ئەی هاوار ئیتر مامۆستا من خێری چی بکەم بە دایک و باوکم بکەم بە یەتیم بکەم من خۆم خێرم پێدەشێ داخی گرانم لەم هەمووی کە تۆ باست کرد لەم قسانە مەحروم بووم قورئانەکەوا نافەرمێ باسی بەخشندەی فەرمێ هەر کار و کردەوەیەکی خێر بکەن یعنی کار و کردەوەی خێر ئەوەندە زۆرە لە سەر و پارە بەخشینەوەیە مێرولەیە خەریکە دەخنچە دەست دەبەی ئاوا بە پەنجەیەک دەری دێنی لە ئاوەکە ڕزگاری دەکەی سوبحان الله ئەوەش خێرێکی گەورەیە ئەگەر کەسێک بە تێرکردنی سەگێک تێراوکردنی خوای گەورە لە زیناکارێک خۆش بوو بێ ئەگە تۆ ئینسانێک تێراوکەی خۆ دەتوانی پەرداخێک ئاو بەخشی ساری وایە تەماشا دەکەی کەسێک وا سەرجادە پا دەکاتەوە کە ناسێکە یعنی ژینگە پارێزێکە چەند جوانە تۆ بچی لە ماڵی خۆتا پەرداخی ئاوی ساردی بۆ بەری خۆ ئەمەت پێ دەکرێت ئەمە هیچ چینێکی تێ ناجێت نە دینارە و نە دۆلارە احترامێکە لەو ژینگە پارێزە براکەم فەرموو ئەم پەرداخە ئاوە بخۆ بۆ منەکە ڕەمەزان نیە ئەزانی چەندی تینووە ترمۆزەیەک ئاوی پێ نییە هەز دەکات ڕێزل لێگرتووە هەز دەکات کە بەردەمی ماڵەکەی تۆ شەقامەکە پا دەکاتەوە سارێکی ئاخر مۆدیلت پێ چەند جوانە یەکسەر لەو کاتەدا کابرا گەسکیکی پێیە شەربەتێکی تەقدیم بکەی ساردێکی پێشکەشکەی براکەم تۆ ئەمە نۆشکە یاخوا لەشت ساغ بێ ئەمەت پێ ناکرێ خۆمە دینار و دۆلار نییە ئەمە زەکات و سەرفترە نییە بە هەموو کەس دەکرێت وما تفعلوا من خير فإن الله به عليم دڵنیابە کە خوا ئاگای لێیەتی مەڵێ وەڵی بەخوا هیچ جێگای نەگرت بیست پێرە بەخوا فإن الله به عليم دڵنیابە الله ئاگای لێیەتی دەیت و خوا کە الله ئاگای لێبێ زەید و عەمر کێیە پیاوێک هەیە محەممەد عوسمانی العوسمانی لە کتێبێکدا بە ناونیشانی من عجائب القدر بەسەرهاتێکی زۆر جوان دەگێڕێتەوە لەسەر ئەم ئاەتە وما تفعلوا من خير بەڕێزان بەخشندەیی هەر بە پارە ناکرێ هەر کار و کردەوەیەکی جوان بکەن ئەم ئاەتە قورئانی ئاەتی 215 سوورەتی ئەلبەقەرە سەرەتا پرسیارە لێ دەکەن خۆشەویستم چی ببەخشین بە چی ببەخشین ئەگەر زانیت تووشی خێر دەبی یعنی زانیت خێرێک دەکەی لە ئەنجامە تووشی ئاژاوی خێزانی نابێ ئەگەر زانیت توش دەبی مەیکە حەز دەکەی ماڵ و منداڵەکەت حەز ناکەن خێر بە ماڵی فڵان کەس بکەی خێر بە ماڵی ئەو ئامۆزایەت بکەی زانیت تووشی شەڕ دەبی ئەم دەرگایە لە خۆت مەکەوە قەینە ئەو خێرەواز لێوێنە بڕۆ بە دەرگایەکی تر با سەرنجامی ئەم خێرە بە خێر بگەڕێ ئەبێ جوانتر لەم ئاەتانە حاڵی ببیت دواتر باسێک دەمێنێتەوە وما تنفقوا من خير وما تفعلوا من خير هەر کار و کردەوەیەکی جوان بکەن فإن الله به عليم
دڵنیابن ئەڵڵاه پێی زانایە و ئاگادارە. ئەو مامۆستا محەممەد عوسمانیە دەڵێ کابرایەک مەزرعەیەکی هەبوو، باخچەیەکی هەبوو، باخێکی هەبوو بۆ ئەمانەی کە لە دەوروبەری شارەکانی خۆماندا هەن. کابرا لەناو باخەکەیدا بوو، تقریبا هەفتەیەک بوو نەچوو بوو سەردان بکە کە چوو ژوورەکەی کردەوە لە درزێکەوە لە کەلێنێکەوە مشکێک دوو لە ڕوتان ئەو حەشەرە پیسە چوو بە ژوورەوە. شوێنێک کاسەیەک ماستاوێک ئاوێک شتێک دانرا بوو کە ڕۆیشتبوونەوە عایلە و ماڵ و منداڵ بەتاڵیان نەکردبوو. زۆر جار ئینسان کە ئێوارێ و درەنگە دەڕاتەوە هەندێک ماڵەکە بە شەپڕەیی مازرعەکە بەجێ دێڵێ. ئاوا کاسەکە گەورە بوو دایان نابوو بە گیان هێشت بوو. لەم کاتەدا سەیری کرد مشکێک لاواز بووە بەردەوام بەم کاسە لووسەدا هەڵدەگەڕێ و دەکەوێتەوە ناو ئاوەکەەوە، دەکەوێتە ناو ماستاوەکەەوە، دەستگەڕێتەوە سەرەوە دیسان دەکەوێتە ناوەوە. ئەمە دیارە چەند ڕۆژێکە ئەمە پیشەیەتی، بەڵام چونکە قاپەکە قوڵە و لووسە هەرچی دەکات زەفەر نابەوە هەر دەکەوێتە ناویەوە. کابرا دەڵێ وەڵڵاهی زۆر هیلاک بووە، ئەڵە سەیرم کرد پڕ بە چاوەکانی ئەو حەشەرە پیسە ئەو مشکە سەیری کردم، پڕ بە چاوەکانی سەیری کردم و داوای بەزەی لێ دەکردم. نەفەسی لێ بڕابوو ئەوەندە سەرکەوت بوو محاوەلەی ڕزگاربوونی گیانی دەکرد. نەفسم پێوتم بیکوژە، یەکسەر بیکوژە و بیکە ناو ئاوەکە و دەست قاچێکی پێدا بنێت تا دەخینکێ. بەڵام لایەنی خێری ناو دەروونم پێوتم باشە ئەمە کێڵگەیەکە خۆ ناو ماڵان نییە، ئەم زەویە فراوانە باشە بۆ بیکوژم. قاپەکەم هەڵگرت و دەلەرزی لەبەر دەستما ئەلەرزی لە ئاوەکەدا. دڵنیا بوو لەوەی کە دەیبەمە دەرەوە دەیکوژم، ئەویش عەقڵی خۆی هەیە، ئەویش هەوڵی ژیان دەدا. بردم و ئاوەکەم ڕۆ کرد و مشکەکەم بەرەڵا کرد. تۆزە دوورکەوتەوە ئاوڕێکی بۆ دامەوە ئیتر بۆی دەرچوو. وتم ئەم هەموو خاچی خوایە هەیە، ئەم حەشەرەیە خوا ڕزقیەدا. ڕێکەوتۆتە ماڵی من و کەوتۆتەوە هینەوە بۆ بیکوژم. ئەڵێ وەڵڵی مشکەکەم بەرەڵا کرد، لە چاوون بوو دوو سێ جار ئاوڕی بۆ دەدامەوە، ئاخۆی کوژمیان نا پڕ بە چاوەکانی سەیری دەکردم. یەکسەر زەنگی مۆبایلەکەم بۆ هات، جەرەسم بۆ هات و خێزانم بە قاو و قیشت خوا پیاوەکە فریاکەوە. مناڵەکەمان کەوتۆتە بیرەوە، مناڵە ساواکەمان بیر هەڵکەنەکە هاتۆ پاکی کاتەوە، خاوێنی کاتەوە، یا ماتۆڕیان سوتاوە دەستکارێکی بکە، دای نەپۆشیوە بچێ ماتۆڕەکە بێنێ و دەستگاکە بێنێ هەتا تۆ مناڵەکەمان لەناو بیرەکەدایە. قاو قیش لە تەلەفۆنەکەیە نەمزانی سارم چۆن لێ خوڕیوە و چۆن گەیشتمە ماڵەوە. بیر هەڵکەن هاتۆ و ئەو کەسێک کە هەموو کەس ناوێرە بچێتە ناو بیرەوە. دەڵێ بەڵام وتم ئافرەت بێدەنگ بە، خەڵکی ئارام بگرن، وەڵڵاهی ئەم منداڵە نەمردووە، ئەم منداڵە نەخنکاوە ڕزگار دەبێت. ئارام بگرن، سەبر بگرن هەتا کابرای بیر هەڵکەندێ. ئەمە چەند دەقال بوو بە سەعات ئەو منداڵە هەل لە ئاوایە، بیر ئەبێت چەند قوڵ بێ. یەکسەر ئەوەم بەبیردا هاتەوە من چەند دەقەیەک لەمەوە پێش زیندەوەرێکم لەبەر خوا ڕزگار کرد. وتم وەڵڵاهی ئەم منداڵەی من نامرێ، ئەم منداڵە ناخنچێ. کابرا تا چۆن ناو بیرەوە و چوو سەیرەکە مناڵەکە لەسەر ئاوەکە زەردەخەنەیەتی پێیەکەنێ، بە باوەش گرتی و هێنایە دەرەوە. ئەو مناڵە کە بە هەموو یاسایەکی فیزیایی دەبێت لەناو ئاوەکەدا نقم بێ، ملی بە دەرەوەی و بۆ خۆی دەست چەمۆڵەکانی لە عینەکە دەدا و وەکو عینی مشکەکە محاولە دەکا بێتە دەرەوە. من ئەوەم لەوێ ڕزگار کرد، خوای گەورە جەرگی ڕزگار کردم. وما تفعلوا من خير فإن الله به عليم. دڵنیا بە هەر کارێک تۆ لەبەر ئەڵڵا بیکەی ئیلا هەدێتەوە ڕێگات، خوا پێی زانایە. جا بەڕێزان ئاەتەکە فەرمووی شەر نییە هەر بەخشندە بە پارە و دینار و دۆلار بێ، هەر دەوڵەمەند و سەرمایەدارەکان بتوانن خێر بکەن. تۆ تەلەبەیەکی ئاستی زانستی شکر باشترە، ئیمتیحانی 12 زانستی هەیە، تەلەبەیەک دێت داوا لێ دەکا بە زەلیلی، ئەڵێ تخوا وەڵڵاهی لەم هاوکێشی کیمیاییە تێناگەم، ئەم پرسیارە بیرکاریم پێ حەل ناکرێ، ئەم بابەتە لە ئینگلیزیە جوان حاڵی نیم. تۆ تەلەبەیەکی زیرەکی خوا بەخشندەی علمی پێبەخشیوی، چەند جوانە دەفتەرەکەی پێشکەشکەی بابەتەکەی بۆ شیکەیتەوە، هاوکاری بکەیت. بەڕێزان ئەمەش جۆرێکە لە بەخشین، ئەمەش لە باوکو دایکی خۆتەوە، لە خزمەکەی خۆتەوە، لە برادەرەکەی خۆتەوە، لە نزیکەکەی خۆتەوە دەست پێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح مسلمە دەفەرمێ ابدأ بنفسك فتصدق عليها، یەکەم چاکە لەگەڵ خۆتی بکە. زۆر جار بیستومانە دەڵێن فڵان کەس وەڵڵاهی زۆر سەخی بوو، بۆ خۆی هەر نان و ماستی دەخوارد کە میوانێکی پاتای مەڕێکی بۆ سەر دەبڕی. ئەمەش دیسان دین نییە. دەی پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم وای نەفەرمووە کابرا خۆی نان و ماستا و بخوا مەڕ بۆ خەڵک سەر ببڕێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی یەکەم چاکە لەگەڵ نەفسی خۆت بیکە،
کام جلی جوانە بۆ خۆت لەبەریکە، کام خواردنەی خۆشە بۆ خۆت باشە، کام سارەی جوانە مبارەک بە خۆت بێ، یەکەم کەس نەفسی خۆت حەقی لەسەرتە. خۆت مەکوژە و خەڵک ئاوادان بکەیەوە، مەبە مۆم من دەبێت بسووتێم خەڵک لەبەر ڕۆشنایەکەم دانیشێ، ناوەڵە دەبێت مۆمێک هەبێ بۆ هەمووانمان بێ، تر بۆ من بسووتێم و تۆڕۆ لەبەر ڕۆشنایی بی. ئەمەش نیشان فکرێکی لە ئاینی نییە. فتصدق عليها چاکە لەگەڵ نفسی خۆت بکە، وڵای ئەو جلو بەرگەی بە پارەی خۆت لەبەر خۆتی دەکەی سوبحان الله لە تای تەرازوی قیامەتدا هەر هەمووی خێر و سەدەقەیە. ئەچی لە شوێنەکە نانێکی باش دەخۆی خۆت خواردوتە، یعنی وە بڵێ ئەمە بە خەسار ڕۆی وڵای هیچ جێگای بۆ قیامەتم ناگرێت. سوبحان الله خێری لە هەموو خێرێک زیاترەوەی کە خۆت خواردوتە. ئەوەی داوتە بە سیارە و سوودمەند دەبی لێ بە سەلامەتیە توێ پێ دەکەی خوا ئەوەش بە سەدەقات بۆ دەنووسێ، ئەو بەنزینەی تێی دەکەی و سەلامەت دەتپارێزێ سوبحان الله ئەوەش هەمووی سەدەقەیە. ئەوە جوان لە دینەکە حاڵی بێت. فإن فضل شيء فلأهلك شتێکت لێ زیاد بوو یەکەم کەس ژنەکەی خۆتە، هاوسەرەکەی خۆتە، یان ژنێکی بەڕێز پارەی هەیە، موچەی هەیە لە ماڵی باوکیەوە بە میرات شتێکی بەرکەوتووە، یەکەم کەس کە خێری پێ بکا مێردەکەی خۆیەتی. مادام مێردەکە دەستکورتە بێ موچەیە نەخۆشە کەسابەتی نییە زەرەدی کردووە، باشترین خێرێک کە ژن بیکە لەگەڵ مێردەکەی خۆیدایەتی، لەگەڵ منداڵی خۆیدایەتی. ئەمجا ئەگەر لەوە زیاد بوو فەلذی قەرابەتیکە هەوڵ بدە لەگەڵ خزمەکەتدا، ئەگەر لەمە زیاد بوو فهاکەذا وهاکەذا ئەم و ئەو جار بەجار پێدا بڕۆ. ئەمە لە صحیحی موسلیمە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە. بابەتێکی تر کە لە باسی بەخشین و سەدەقاتە بەڕێزان هاتووە ئەویش ئەوەیە ئێمە لە کوردەواریدا هەر بیستومانە دەڵێت کە بەخشید ئەم دەستە بەو دەستە نەزانێت، بەڵام بزانین قورئان وایە، قورئان وانییە. لە قورئان لە سوورەتی بەقەرەدا البەقەرە ئاەتی 270 خوا دەفەرمێت چی؟ دەفەرمێت ئین تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ويكفر عن سيئاتكم والله بما تعملون خبير. ئەمە ئاەتی قورئانە، ئەمە کەلامی خوایە، دەبێت دین لە خوا وەرگیرێ، نەک لە حیکایەتی فڵان و فڵان پیرێژن وای وتووە. ئێمە هەمیشە وەکو عەرزم کردن هەر دەڵێن کە بەخشید دەستی ڕاست بە دەستی چەپت نەزانێت، بەڵام قورئان دوو جۆر بەخشندەی دیاری کردووە. دەفەرمێت بەخشندەییەک کە پەیوەندی بە تاکە کەسێکەوە نییە، تۆ پارەیەک ناخیتە دەستی کەسێکەوە، ئەچی مەشروعێکی خێری گەورە دەکەیەوە کە منەتەکەی لەسەر کەس نییە. ئێستا ئەم مزگەوتە خوا پاداشتی ئەو کەسە بداتەوە کە دروستی کردووە، منت تۆ منەتباری بڵێ وەڵام مزگەوتت بۆ من دروست کردووە، نەخێر دوعایەکی خێری بۆ دەکەی، کەواتە نەیتوانیەوە منەت بەسەر هیچ کەسێکا بکا بڵێ ئەم مزگەوتەم لەم گەڕەکە دروست کردووە دەبێت خەڵکی ناموتان منەتبارم بن، هەر بۆ تۆی نەکردو، هەر بۆ منی نەکردو، هەر بۆ ئەوی نەکردو، پرۆژەکە عامە. کەسێک ئەم گەڕەکە مەکتەبی نییە، دەچێت قۆڵی مەردایەتی لێ هەڵدەکاڵە خوای گەورە ئەم مزگەوتی ڕێگەی بەهەشتەی لەم گەڕەکەی ڕۆشنبیریا لە شاری هەولێرا داناوە، توخوا حەیف نییە منداڵەکانیشی بچن لە شوێنە بخوێنن، با منیش دەستی مەردایەتی لاڵکەم، منیش بچم مەدرسەیە بکەمەوە، منیش قوتابخانەیە بکەمەوە، یەکێکڵە مامچم خەستەخانەیە بکەمەوە. ئەمە نەچووە پارە بخاتە گیرفانی کەسەوە. خوا دەفەرمێ ئەم خێرە با بە ئاشکرا بێ، بۆ بە ئاشکرا بێ، با خەڵکی دەوڵەمەندیش غیرەتی بجوڵ ئەو چاوی لێ بکە. جوانترە ئێستا مزگەوتە ناوی کەسی لەسەر نووسراوە، ئافرین مەردایەتی ئەو کەسەی کە تەسلیم بە خوای دەکا، بەڵام مانیعیش نییە لە ئیفتیتاحی مزگەوتێکە بڵێن فڵان کەس ئەم مزگەوتەی دروست کردووە، بەڵکو دەوڵەمەندێک هەیە ئێستاوەی کە مزگەوتەی دروست کردووە لەم شارەدا لە کوردستانە بە هەزاران خەڵک هەیە، سەدقاتی ئەوی هەیە، تا ئێستا بەردێکی لەسەر بەردێکدانە ناوە بۆ خێر، بەڵکو غیرەتی بجوڵێ، بەڵکو لەو ئیفتیتاحەدا لەو تەلەڤیزۆنەدا لەو ئیعلامەدا بە ئاگا بێتەوە، کاک فەرهاد ئەو مزگەوتەی دروست کرد، کوڕ باشە خۆ من سەدقاتی ئەوم هەیە، ئای غیرە سەگ بتخوا تا ئێستا نەتوانی مزگەوتێک دروستکەی، یعنی یەکسەر دەرزێکی بە ئاگاهێنەرەوەی پێدا دەکرێت بە ئاگا دێتەوە. ئەم خێرە بکرێ بەچی بە ئاشکرا بکرێ، باشە با بە ئاشکرا بێ، با خەڵک چاو لەم خێرە بکە، با دەوڵەمەندەکان کە خێریان نەکردووە پرۆژەکە خێری بێ. سندوقێکدا دەنرێ بۆ ئەو منداڵ ئەو کەسانی سەرەتانیانە پەنا بەخوا، ئەڵێن ئەوە سندوقی لەسەر مێزە دانراوە، تۆ پارەکەت نەداوەتە دەست هیچ نەخۆشێک، ئەو پارە دەچێتە جیفانی هەر کەسێکەوە، کەس مەمنونی تۆ نیە چونکە نازانێت پارەی کێیە و چۆتە جیفانی کچێوە. تۆ بە ئاشکرا $200 بخەیتە سندوقەکەەوە باشتر، نەڵی بەخوا کەس چاوی لێ نەبێ، بۆ چونکە دەوڵەمەندێکی لە تۆ دەوڵەمەندتر دەڵێ وەڵای عیبە فڵان کەس $200 دانا من 500 دانەنێم، ئەو دەڵێ من با 700 دانێم. خێرەکە گەورەتر بوو، فەنیعما هیە، با ئەم سەدەقەت بە ئاشکرا بکرێ، مادام پرۆژەکە خێریە و پەیوەندی بە تاکە کەسەوە نییە.
ئەی کامە خێرەکەی باشترە بەنیهێنی بێ ئەگە پەیوەندی بە تاکە کەسەوە هەبوو فڵان کەس ماڵ و منداڵی دەسەر خێزانە مەچوە لەبەر چاوی مناڵەکانیە ئەوە ئەم شەو هاتوون چایەکیشتان لاف خۆمەوە ئەم 50,000ش بۆ خۆتان بۆ منداڵەکانتی سەرفکە فەقیرە ئەو منداڵانە گاڵتان بۆ باوکە دێ باوشێک بێ نەتوانێت 50,000 هەبێ ئەوە تۆ شکاندت نەخێر بڵێ وەڵڵای هاتووم هەرسی لە ڕەحمەت جێبەجێکەم لە چوونەوە دەرەوەدا بەکاردا بڵێ وەڵڵاهی دوو قسەی ئەمانەتم لایە پێت بڵێم با لەبەر چاوی مناڵەکانە پێت نەڵێم یان چۆ لەسەر کارەکەی لە دوکانەکەی بیدەیە بیخە گیرفانیەوە بڵێ ئەمە هەدیەیەکی بچکۆلەیە تەنانەت دروستە بەڕێز دەکەم نەڵی زەکاتە با دڵی شتێک نەکا بڵێ فڵان کەس برامە ئاخ ئێستا ئەو زەکاتی هەیە ئەوە تا منیش زەکات وەرگرم دوێنێ من و ئەو لە مەکتەبە هاوڕێ بووین ئێستا ئەو شەریکەی هەیە دەبەخشێ حیف من کرێکار و وەرگرم ناوەڵام با مەڵە زەکاتە زەکاتەکە کە لە ماڵە جێت کرەوە خوایە ئەمە زەکاتی شەرعی خوایە ئەوەی تۆ لەسەرت فەرزکرد من جیام کردەوە لە ماڵەکەم بەڵام کە داتە دەست فەقیرەکە ضرور نییە بڵێ ئەمە زەکاتی ئەم ساڵمە و خوا لێم قبوڵکە و دوعایەکی خێرم بۆ بکە و 1 سەعات قایمەیەکی بۆ بخوێنیەوە بەیع و کڕین و فرۆشتن و قایمە ئیمزاکەی هیچی ناوێ بیکە زەرفێکەوە یەک تۆعاتری جوانی پێکە پارەکە نەدراو بێ بڵێ ئەم هەدیە لەم برا بچووکەی خۆت قبوڵکە ئەم هەدیەیە ئیتر هیچ شتێکی ناوێ با ئەمە نهێنی بێ لەبەر چاوی مزگەوتام فڵان کەس مەڕۆ من لە زۆر مزگەوتی شوێنان لامەلایەتیم کردووە ئەوانم بە چاوی خۆم بینی و ئازارم پێکێشتووە تەسبیحاتی نوێژ دەکرێت کابرا هەستاوە بڕۆ کاکە مەڕۆ تۆزە ئیشم پێتە فەرموو وەڵاوە هێندە سەرفترم بۆ داناوی بابەت دەمێ لەبەر چاوی ئەو هەموو خەڵکی مزگەوتەیە وەڵڵا بیکوژی خۆشترە ئەمە خوا دەفەرمێ ئەمەیان ئەگەر دەتەوێت خوا لێت ڕازی بێ بە نهێنی بدەیە چونکە تاکە کەسە چونکە کەرامەتی مرۆڤە ئەگە پرۆژەکە گشتی بوو منەتی بە کەس نەبوو بە ئاشکرابی کە بەڕێزەکەم بە دزیەوە مەیکە با هەموو عالم بزانێ با هەموو خەڵک غیرەتی بجوڵێ بۆ ئەم چاکەکردنە ئەمە بە خێری کۆمەلگاتەوە دەبێ و کەسیش چاو بەرەژێر نییە ئەگەر چاکەکە لەگەڵ تاکە کەسا بوو با براکە و خوشکەکەی خۆت بێ لەبەر چاوی ماڵ و منداڵەکەی مەیدەیە بیکە زەرفێکەوە عەترێکی پێکە کەپسی بکە زەرفێکی سپی و جوان پارەی تازە و نوێ ئەم هەدیە لێ قبوڵکە مەڵە زەکاتە مەڵە سەرفترێ پێویست بەوە ناکە فهو خەیر لەکم بۆ خۆت باشترە بۆ چونکە لە تەکەبور بە دوور دەبی لە ڕیا بە دوور دەبی ئەم نەفسی ئینسانە دایمە حەزی لە ڕیا هەیە حەزی لە مەدح و ستایشی خەڵک هەیە کە خێری تاکە کەسیت کردات بە زەلامێک بۆ خۆت باشترە لەبەر چاوی خەڵکە بەخوا فڵان کەس باوکم خێرەومەندە فڵان کەسی ژیاندەوە ڕزگاری کرد نە بە تەنها بیدەیە بۆ خۆت باشترە دووەمیش ويكفر عن سيئاتكم هەر خێرێک داد بە تاکە کەس بە نهێنی داتێ و غەیری ئەڵڵا ئەم دەستان ئاگای لەو دەستە نەبوو ئەمەیانە بە ئەم دەستە ئاگای لەو دەستە نەبێ سبحان الله چی گوناهێکی گەورەت هەیە لە بینی خۆت و خوادا لێی دەترسی خوا لەسەوە بتباتە جەهەنەم بەم سەدەقە نهێنیە خوا لێت خۆش دەبێ هەر کەسێک کە گوناهێکی کردووە لە بینی خۆی خوادا زۆر دەترسێ خوا لەسەر ئەوە بیباتە جەهەنەم و کەسیش پێی نەزانیوە بینی خۆت و خوا نهێنیە وەرە تۆش بینی خۆت و بەندەیەکی خوا خێرەکە بکە بە نهێنی خوا سبحان الله 100 دەفتەری ئەعمالەکە سپی دەکاتەوە لەو کاتەدا والله بما تعملون خبير خوا ئاگادارە بۆی کە ئێوە دەیکەن خوا ئاگادارە بۆی نەناو دڵتاندایە خوا ئاگادارە بۆی کە بە ئاشکرا دەیبەخشی و بە نهێنی دەیبەخشی نیەتت بۆ خوایان بۆ خوانیە ئەمە بەس بە ئەڵڵا لێک دەبێتەوە پێشمان دەڵێ ئەم ئاەتە گومانی خراپ بە خەڵک مەبە کابرا مزگەوتی کردو مەکتەبی کردو کوڕە کاکە بۆ ڕیایەتی خوا دەزانێت نێتی چی لە پشتەوەیە فڵان کەس یارمەتی فڵان کەسی داوە دەستێکی بەخشندەیە لەم شارەدا کوڕە کاکەوە هەموو ڕیکلامە ئەوە بۆی خەڵک لێ کۆبێتەوە ئەم گومانە بە خەڵک مەبە ئەو دڵە مەی خوێنەوە ئەو دڵە بەس ئەڵڵا دەی خوێنێتەوە ئەو مافە بە من و بە تۆ نەدراوە دڵی خەڵک خوێنینەوە و دڵی خەڵک کەشف بکەیت ئەو بەس خوا دەزانێت تۆ دوعای خێری بۆ کۆڵێ ڕەبی نمونەی زۆر بێ خوا هەزار ئەوەندەی پێ ببەخشێ ئەم بابەتی خێر و سەدەقەیە دیارە لەم دەرسەدا بۆم تەواو نەبوو بابەتەکەمان ماوێتی ئینشاء الله بۆ دەرسی داهاتوو وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه